هاوکاریەکەی کەمپینی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە لە پەرلەمانی کوردستان لە کەرکووک بەسەر خێزانە هەژار و بێکارەکاندا دابەش کرا. ئەم هاوکاریە 200 سەبەتە خۆراکی جۆرا و جۆرە لە ڕێگەی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامیەوە دابەش کرا. لە میانەی ئەو ڤایرۆسی جیهانی کە هەموو جیهانی گرتوۆتەوە بە تایبەتی وڵاتی خۆمان، کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبێکی هەڵقوڵاوی جەماوەر هەمیشە لە خەمی ئەو جەماوەرەیە بووە، چ لە کاتی لە سوڵتەیە بێت چ لە کاتی ترە. بۆیە ئێستا ئەمەی کە ئەیبینن بە سوپاسەوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە کەمپینێکی ڕاگەیان بۆ زۆربەی شار و شارۆچکەکانی ناردووە. ئەمە 200 حسیان بۆ شاری کەرکووک ناردووە. سوپاسیان دەکەین وەک چۆن لە داپۆشیکردن لە مافی هاوڵاتیان لە پەرلەمان پێشەنگن، لە کاری خێرخوازی شاوە تا دەرکەوت کە پێشەنگن. ئەلحەمدوللا سوپاسیانەکەین کە ئێمە لە شاری کەرکووک بەسەر هەژار و فەقیرەکانی ترا دابەشی دەکەین. مەڵبەندی کەرکووک جیا لە هاوکاریەکەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چەندین پرۆژەی خێرخوازی دیکەی هەیە و لە بۆنە و کاتە جیاوازەکاندا هاوکاری خێزانی هەژار و منداڵانی بێباوک دەکات. کۆمەڵی بنووسڵات شارە زوری خێرخوازی جگە لەوەی کەوا ئێستا لەم کاتەدا بەهۆی ئەوەی کەوا خەڵکی کەڕەندین کراوە لە ماڵەوە ئەم پرۆژەیە ئێستا دەست پێ کراوە. چەندەها پرۆژەی ترمان هەبووە پێشتر کە ئەنجاممان داوە، چەندەها ماڵی هەتی و بێباوکان کە ئێمە مانگانە بە بڕێ پارە هاوکاریان دەکەین. جگە لەوە لە کاتەکانی بڵێن جەژنی قورباندا یان هەر کاتێکی تر کەوا مناسبەیە کە بێ ئێمە بە خواردن بە مواد غیزایی هاوکاری ئەو ماڵانە دەکەین کەوا مستحقی ئەوەن کە هاوکاری بکرێن. ئەم هاوکاری دیارە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە دەستخۆشیان لێکەین، خی گەورە موفقیان کا دیارە لە هەموو کوردستان داوای ئاگدارین پرۆژەکان گشتگیرە، هەموو لایەنێکی گرێتەوە، هەموو شارەکانی کوردستانی گرێتەوە. بۆ کەرکووکیش ئەوان سوپاس بۆ خی گەورە دەستیان خۆش بێ کام شارەیان لەبیر نەکردووە، هاوکارێکی باشیان نردووە بۆ ئێرە کە ئەمە بۆ بەشی یەکەمە کە 200 حسەی خواردنیان نردووە. وەکو فراکسیۆن ئێمە دووبارە دەستخۆشیان لەکەین، خی گەورە سەربەرزیانکە موفقیانکە. لە ماوەی قەدەغەی هاتوچۆ لە عێراق و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە، فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کەمپینێکی ڕاگەیاند بۆ ئەوەی بتوانێت هاوکاریە و خێزانە هەژارانە بکات کە ئێستا بێکار کەوتون و موچەیان نییە. بۆیە تاکو ئێستا هاوکاری گەیاندۆتە سەدان خێزانی هەژار و کەم دەرامەتی کوردستان. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.